ئازادی ئەوە هەیە کتێبی هەبێ بەڵام تاسە نیە عشق نەماوە بۆ کتێب و حەز نییە و فزوولەتی معرفی نییە. بەڵێ کاک ڕێبین ئەکرێمە بکەین بە دەستپێکێک لەوە ئەکرێ بیکەنە دەستپێکێکی باش بەوەی کە بەتاتی بچینە ناو بابەتەکە ئەوی شەوەیە کە لە منطقەی ئێمە منطقەی ڕۆژهەڵات ینی هەر خوێنەواری خۆی بخۆی خوێنەواری لە ئەستێکی زۆر خراپە ینی بەپێی ئامارەکان ڕێژەی نەخوێنەوارێکی زۆر لە منطقەیە هەیە لەگەڵ کولتوری خوێندنەوەش کولتوری خوێندنەوەش ئامادەیەکی کەمی هەیە لە کاتێکا ئێمە بۆ نمونە گەر وەک کولتور تەماشاکەین بڵێن سەر بە کولتورێکی دینین کە ئیسلام لەنەداتەکە یەکەم ئاەتی بە ئیقرا دەستپێکە ینی هۆکاری ئەمە چی ئێمە زۆر کەمتر دەرگیری لەگەڵ خوێندنەوەیە لە کاتێکا خۆر ئاواز زۆر ئەوان زۆر دەرگیرترن لەگەڵ کتێبە زۆر دەرگیرترن لەگەڵ خوێندنەوەیە ئەزانی من تەسەورێکم هەیە هەر لەسەرەوە هینە بۆی تەرجیعی بۆ خوێندنەوە پاڵنەر دەیە یعنی کەفاروق باسی هەشتاکانی کردو ڕاستەکە ئێمە پاڵنەرێکی گەورەمان هەبوو بۆ خوێندنەوە نەوەی هەشتاکان فعلەن وێستاش ئەگە تەماشاکەی بخوێندەوارترین کەسەکانمان لەو نەوانن کە ئەهلی کتێب بوون ئەهلی وتوێژ بوون و بەردەوام یعنی نەوەی هەشتاکان نەوەیە بوو فعلەن لە ناو کتێبە غەرق بوو ینی ئەچی بۆ پیشانگایی بەغا هەمووی تەلەبەی کورد بوو زێ هەموو تەلەبە کوردەکان بوون من بیرمە مامۆستای شیعرە بم پێوت من تێناگەم ئەمەم تەلەبە کوردەکان بوونە عاشقی کتێبە نزێ ئەوەم تەلەبێ بۆ لێرەیە تەلەبە عەرەبەکانەوە نەناچوون پاڵنەرێکی سیاسی زۆر بەهێز لە سەردەمی ئێمە هەبوو بۆ خوێندنەوە کە بوونی ستەمکاری بەعز بوو یعنی ئێمە هەمومان بۆ دژایەتی ستەمکاری بەعز بەرەو زۆر بەرەو کتێب ڕۆیشتینە و جی لە زۆر بەرەوە ڕۆی بۆی زەخیرەی خۆی گەورەکە خۆی بەهێزتر بکەوە و باشتر لەم سیستەمە بناسیەوە باشتر بتوانێت مقاومەی بکە پاڵنەرێکی سیاسی بەهێز هەبوو لە دوای ڕاپەڕین ئەم پاڵنەرە بەڕاستی بەو ئاشکرایە نەبوو من پێم وایە بۆەوەی تەشویق بۆ خوێندنەوە ببی ئەبی دنیا بە کێشەیەک ببینی دنیا لە بەردەم تا هەست بکەی کێشەیەک هەیە گرفتەکان ببینی ئەم ئەحساس بە گرفتە لە دوایەوەی ڕاپەڕینە زۆر کەس بوو لە بیدایەتە ئێستا خەریکە گەورە بێ من تا پێم وایە تا و دقەی هەز نەکەی کێشت هەیە لە دنیا بە گرفتێک لە بەردەمی خۆتان نەبینی بە گرێچۆرەکانی نەبینی و هەز نەکەی ئاڵۆزیەک هەیە هەز نەکەی خراپیەک هەیە هەز نەکەی کە ئەکرێت دنیا باشتر بێت بام ئەحساسە بڵێم زەحمەتە پاڵنەرەتە بێ بۆ خوێندنەوە پێم وایە ئێستا ئەگەر سەرنجیش بێ لە ڕاپەڕین بە دواوە بیدایە دوا دەستمان پێکرد جیلی دوای ڕاپەڕین زۆر کەم حەزی لە خوێندنەوە و بە دوای خوێندنەوە و بە دوای هیناڕوە بەڵام هێواشێواش لەگەڵ ئەزمموی هەرێمی کوردستانە و شەڕی ناوخۆ ئەو کێشە سیاسی گەورانی کە لە کوردستانە دروست بوو خوێندنەوە زیاتر بووە کەمتر نەبووە با بێگووان ینی پاڵنەرێک دەوێت پێم وایە کۆمەلگایە گەز نەکە گرفتی هەیە زەحمەتە بخوێنێتەوە یەکێک لەو خاڵەگرنگانی کە من لە زۆر لە نووسەرەکان بیستومە ئەوەیە کە هەستکردن بە هەژاری معریفی هەمیشە کەسەکان پاڵەنێ بۆی بخوێنەوە تۆ میشاستەکەی شتێکت نقصانەکە ئەبێت مانای بیتەوە بە شوێنیا بگەڕێت ئەوەیەکە لەو شخص کەساتیهی کوردی ئەم پاڵنەریتیانە ئەم پاڵنەڕیتیان نییە زەی کێشەیەکی گەورەتریشمانەیە هەتا ئەگەر ئەم حەزەشی هەبێ ئێمە ژاری کتێبخانەمانەیە یعنی کتێبخانەی کوردی ناتوانێت چینوێتی خوێنەری ئێمە بۆ زانین تێر بکات بەڕاستی یعنی بە تایبەتی جیلی دوای ڕاپەڕینم تووشی ئەم کێشە گەورەیە بووە جیلێکە تەنها کوردی ئەزانێ وە کتێبخانەی کوردی کتێبخانەی چێوە نەفەقیرە زۆر زەحمەتە چینوێتیت بۆ زانین تێر بکات ئەمە جۆرێک لە ناومێدیتیان دروستەکە ینی من دەیان تەلەبا بینم بە شەوقەوە بە دوای خوێندنەوە ئەگەڕێن داوام لە یەکەم پیان بڵێم چ کتێبێک بخوێنەوە کتێبخانەی کوردی زۆر فەقیرە پێ نازانێ بۆ کوێیان بنێرێ بۆ کچێک یعنی یەکێک بەسەرن بۆ با پێ بڵێم بێوێ لە زانستی کۆمەڵایەتیە شارەزایی پێ بکە خوێندەواری پێکە دوای ئەم بوارە بکەوێت کتێبخانەی کوردی هیچ نییە پێی بەخشێ کتێبخانەیەکی زۆر فەقیرە ئیلا بێ زمانی کە فێر بێ ئەمانگەڕێنەوە بۆ کێشەی تعلیم لە کوردستانە پەروەردە لە کوردستان پەروەردە لە کوردستانە مشەجع نییە بۆ ئەوەی خەڵکێک پەروەردە بکە لایانی کەم زەخیرەی ئەوەی باتێکە بتوانێت بخوێنێتەوە کە بتوانێت بە زمانی تر بخوێنێتەوە زۆر خاڵێکی گرنگە کاک فاروق بۆ ئەوەی کە ئێمە خوێنەرە کەسێکمان دەست کرد کە بخوێنێتەوە پێویستمان بە چییە ئایا ئەبێت لە ئەم پرۆسەیە لە سکی دایکەوە دەست پێکا وەکو پێشتر ئاماژەت پێەیە یا لەکۆ لە مەراحیلی پەروەردەیە لەکۆ ئێمە دەزەکەین بۆی کە کەسێک ئامادەکەین بۆی کە لە داهاتووە کتێب بەشێک بە لە ژیانی لەگەڵەوەی بۆ نمونە کە ئەندازیارە کتێب بخوێنێتەوە کە دکتۆرە کتێب بخوێنێتەوە کە کرێکارە کتێب بخوێنێتەوە ینی پێویستمان بەچێ ئێمە لە ڕاستیە بەر وەکو تێبینێکی وە قسەکانێکە کە ڕێبین
من پێم خۆشە بەڕاستی ئەگەر هەندێک جار شتێکیش بڵێ کە تۆزێ برینارکەر بێت بۆ نەتەوەکەت ئەبێ بمان بەخشن لەبەرەوەی کە ئەمەە دڵسۆزیەوە ئێمە بەڕاستی تا ئێستا ژێمە کولتوری شەرفەویمانەیە کولتوری زارەکیمانەیە ینی تا ئێستا ئێمە هەنگاومە نەناوە بۆ ناودینانی چونکوێکم کێشەی نووسین لەک بەڕەخمی ڕێز سەری ڕێز بۆ هەموو ئەو کەسانی هەوڵیانەوە لەو مەجالە بەڵام ئێستا بە کۆی ئیشەکە ئێمە هەر لەسەر بە کولتوری زارەکین ئێستاش ئێمە پێمان خۆشە گوێمان لە حکایەتەکان بێت و حتا ئەو هەندێک نووسین ژێر هەرەچێتە بابی چۆتە ناو دنیای و بە نووسینە نووسە کەچی وەکو حکایەت باز لە مەسەلەیەکی زۆر گریژەکە نەزەم لە حەزەکەم وەزەحە شتێکی دیکە نەبوونی فزولیەتە ئەوەی کە ڕێبین بەسێوی کرد کە ئێمە پاڵنەرمان نییە لەبەرەوەی ئەو کولتورەمان نییە بەڕاستیش کولتورێکی دەوڵەمەنی نووسینت نییە کە فزولیت لە چۆ دێت فزولیەتی معرفی بەڕاستی زادەی کەسێک ئینسانێکی حەزاری وەنیە خاوەنی پرسیاری گەورە تۆ ئەمەد نییە کەواتە لێرەوە تۆ چیت نییە بە دەوری خۆی تۆ کولتوری خوێندنەوەت نییە ئەنجا وەڵامی پرسیارەکەی بەڕاست دێمە تۆ کولتوری خوێندنەوەت نییە ئەنجا نەشارەزاییەکی تەواو لە چیە شتێکەیە پێوترێت بەڕێزان پێوترێ هوەری خوێندنەوە چون خوێندنەوە هوەرە ئێستا دەخوێنرێت حەزەکەم بزانن دەخوێنرێت مەسەڵەن چەند کایەیەک وەکو علم نەفس و کایەکانی دیکە و حەدە خودی فەلسەفەش ڕۆڵی هەیە لە ئیرشادکردنی ئەو هوەرە کە چۆن چمانایە بگرێت ئۆکی ئێمە لە ڕوە حەزاریەکەوە تەوەن خۆتان نەزانن ژمارەیەکی زۆری نەتەوەکەمان نەخوێنەوە وەنە بۆ ئێستا ئەم ساڵانەی دوایی 20 ساڵی ڕابردووە چەنە خوێنەوار زیادی کەوەکە بەڵام خوێنەواری بە مەفهومیەوەی کە ئەتوانێت کتێبێ بخوێنێتەوە بەڵام نەخوێنەوارەیەکی دیکە هەیە کە نەخوێنەواری کولتوریە کە ئەمەیان کوی کێشە گەورەکەیە یعنی خەڵکێک هەیە ئەتوانێت فێرچوە بۆ مەکتەب ئەوەیە کە کەگربینی شارەتی پێدا شکستی سیستەمی پەروەردە من سیاسیەک با فێڵێکی لێ بکەم بیرۆم لێرە ئەویش لە دانیشتێکە پێوتم لەگەڵ ڕێزما تەبەن هیوادار مامۆستایانی ئیبتیدایی لەم عەزە بن چۆن قسەی هەمیان ناگرێتەوە وتی ئەوی مامۆستای ئیبتیدایی گۆزی لێ ئێمە هیچ کەسێک گۆزی لێ ناوێت باشە ئەزانیم مەبەستی چی بوو بەسی ئەوە بوو کە مامۆستای ئیبتیدایی لەگەڵ ڕێزما بۆ فێ ئێمە بەستم لە شکاندنیە شخصیەکان بەڵێ سیستەمەکە ئەوەی کە ئینگلیز بێڵێ little knowledge is danger یعنی معریفەی کەم خەتەرناکە معریفەی کەم لە غەربا بۆی ببی بە مامۆستای ئیبتیدایی جگەلەوە تۆجارە بە هیچ لەزان کۆبێ ئەنجا شارەزابوونێ لە کۆمەڵێکایی علمیە هەیە ببێت زان بۆ لەبەری ئەو 6 ساڵە جۆن لۆ کتێبێکی کورتی هەیە بەڵام ڕەوعەیە لەسەر پەروەردە 6 ساڵی یەکەمە ینی دوای کە مناڵ ئەچێتە بەرخوێندن ئەو 6 ساڵەیە کە عەقڵی ئیتر شکڵەگرێت ئەو 6 ساڵەیە لە سیستەمی پەروەردەی غەربیە لەو 6 ساڵە تۆ چی پێکەی فێریەکەی دوایی تەوانەوێت پەروەردە خۆی ئیشی تر بکات بەڵام فێری عەقڵی نەقدیەکەی فێریەوەکەی کە پرسیار بکات فێریەوەکەی کە کنجکاوی یعنی فزولیەتی هەبێت فێریەوەکەی هەر لە ئێستا و ڕیشەکانی عەقڵێکی نەقدی لێدان لە دۆگماکان ئالەو 6 ساڵە دروستەکرێت بەڵام فێری چی کێشێکەی چکە مەڵە کافی نییە تۆ هەر ببی بە عەقڵێکی نەقدی تۆ پێویستیشی بە زەوقە زەوق جوانی وایە پێویست فێری زەوقیەکەی وەکو خوو اینجا فێری چێکە فێری کۆمەڵی خووی مەدەنیەکەی کە لە ضمنیانە خوێندنەوە خوویەکی مەدەنیە لەگەڵ خوێکی عەقڵیە اینجا تۆ سەری ئەو میلەتانەکە ببوورە کە لە دەرەوەی ئەم جوغزە حەزاریەن وەنە ئەبینیت کە ئەم خووە کە خوی مەدەنی خوی خوێندنەوەی نییە یعنی بەڕاستی کێشەی مەدەنی هەیە زەنی اینجا کێشەی عەقلیشی هەیە لە تێڕوانی نییە وەنە اینجا ئەوە شەکای بینی عەقڵی نەقدی لەم شوێنانە شوێنی خۆی نەبێتوە ئەگەر هەرێکێک لە ئێمە ڕەنگە مناڵی هەبێ و مناڵ لە ماڵمانە هەبێ من مناڵێکم هەیە نازانم چۆن وای لەکەم لە داهاتوە بخوێنێتەوە و کەسێکی خوێنەر دەچێت چۆن مناڵێک ئامادەکەین بۆی خوێنەر دەچێت لە خێزانەوە بێدەست ئەمەش کاکە یەکێک لە مؤسسە خراپەکانی وڵاتە خێزانە خێزان ڕۆڵە گرنگەکەناچێت بۆ سیستمی پێش کاکە من پێ دەڵم عەفوم کە چ جۆن لۆگ و لە دوجارە چ جۆن ستیوارت میل و هەمووانەی کە لە مەجاڵی فەلسفەی پەردەختیان کردوە مؤسسەیەک پێش دەوڵەت و حکوومەت کە مناڵ بنێری بۆ قوتابخانە کە بە بەسئولی پەروەردەیەزانن بریتێ لە خێزانی ئێمە مناڵ پەروەردە ناکات مناڵەکان دروستەکە فڕیانەدا بۆ کۆڵان ئەو کۆڵانە کە مناڵ پەروەردەکە کۆڵانیش فێری چێکە فێری کتێبخوێنەوەیەکە بە زوای دانی خێزانێکی تەمەن خەڵقی خێزانی چاکە بۆ لە وڵاتە کاگرەوی خۆ یەکێکە لەو خێزانانە کە لە باوکی بەڕێزیەوە یەک دنیا شت فێر وات چاوی کردێتەوە کتێب هەیە وەنە ئەمە نموزیجە بە زەمان ئەقەلیەتن وانە